ئەنجام درا جا تێدێکس بۆنەیەکی نێودەوڵەتیە کە بۆ یەکەم جارە یەکەم بۆنەی نێودەوڵەتی تێدێکسی ئاشتی لە هەڵەبجە بەڕێوەچوو کە تێدێکس بۆنێکی ئاشتی کە زیاتر ساڵانە ئەنجام دەدرێت و ئەو کەسانە تیایدا قسە دەکەن یاخود باز لە ئەزمموی خۆیان و سەرکەوتنی خۆیان لەو بوارەی کە کاری تیادا دەکەن باز لە ئەزمموی خۆیان دەکەن و چیرۆکی خۆیان دەگێڕنەوە کە تا چەند توانیویانە کاریگەریان هەبوو بێت لەسەر کۆمەلگا و ئەو خەون و خەیاڵی کە لە ڕابردووە یاخود لە سەرەتای تەمەنیانە هەن بۆ ئێستا توانیویانە خەون و ئامانجەکان بەدی بهێنەوە هەوڵی بەردەوامیش دەدەن بۆی کە لە داهاتووە خەون و هیوا ئاواتەکان و ئامانجی گەورەتر بەدەست بهێنن دوێنێ لە ئیڤنتەکەدا 9 کەس بەشداربوون یان 9 قسە کە تێیدا چیرۆکی خۆیان و ژیانی خۆیان و سەرکەوتنی خۆیان لە بوارەکانی خۆیاندا باس کرد جا ئێمە ئەمڕۆ بەوردی لەسەر چۆنێتی بەڕێوەچوونی ئیڤنتەکە و لەگەڵ ئەوەشدا ئەنجامدانی ئەم جۆرە ئیڤنتانە چی کاریگەریەکی هەبووە یا چی کاریگەریەکی دەبێت لەسەر هەڵەبجە نەک هەر تەنها لە هەڵەبجە بەڵکو لە هەر شوێنێک کە ئەم جۆرە ئیڤنتانەی تێدا ئەنجام بدرێت لەسەر ئەم بابەتە گفتوگۆ دەکەین لەگەڵ مژدە عادل کە بەڕێزیان یەکێکن لە سەرپەرشتیارانی بۆنەی نێودەوڵەتی تێدێکسی ئاشتی خاتم مژدە بەیانیت باش و بەخێراتی بەیانی باش بەخێربێت بینەرانیش باش بەخێر بێت سەر چاوان خاتم مژدە وەکو یەکێک لە سەرپەرشتیارانی ئیڤنتەکە دوێنێ ئیڤنتەکەتان چۆن بەڕێوەچوو تا چەند لێ ڕازی بوون یان بڵێم لە ئاستی ئەو چاوەڕوانیە بوو کە ئێوە ماوەیەکی زۆر خۆتان بۆ ئامادا کرد زۆر سپاستان دەکەم بە میوانداریەکەتان دوێنێ ڕۆژێکی مێژوویمان تۆمار کرد لە هەڵەبجە و باشتر لەوە بەڕێوەچوو کە ئێمە چاوەڕێمانە کرد سەرەتا سپاسی خۆبەخشەکانمانەکەم سپاسی ڕێکخەرمانەکەم ژمارەیان زۆر بوو خۆبەخشەکان لە سەرەتاوە تا ئێستا ئەمە ئیشمان لەگەڵ 150 بۆ 200 خۆبەخشا کردووە دوێنێ هەمویان ئامادە نەبوون بەهۆی خوێندن و ئیمتحانات و تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵە بزەوت بەڵام لە سەرەتاوە 150 بۆ 200 خۆبەخش لەگەڵمانە بوون چکە ئێمە چەند مانگێکی زۆر خەریکین بۆیە من زیاتر لە 6 مانگە بێت خەریکی ئامادەکاری زیاتر لە 7 مانگیش من سەرەتا ئەمە سپاسێکی ڕێکخەرەکەمان بکەم بەڕێز ڕامیار یارەحمەد کە ئەو چانسەی بۆ ئێمە و هەمومان خولقاند و بۆ هەڵەبجەش کە ئیڤنتێکی وانێ و دەوڵەتی ببینە هەڵەبجە و سپاسێکی زۆر بۆ تیمی سەرپەرشتیاری ئیڤنتەکە سپاسێکی گەورە بۆ خۆبەخشەکانمان لە کاتێکە بەرپرسیارەتی زۆر زۆریان هەبوو بەڵام لەگەڵ ئێمە سوچالەکانە هاتنە پێشەوە سپاس بۆ لایەنە پەیوەندیدارەکان هەر لە سەرۆکی حکوومەتەوە سپاس بۆ بەرپرسانی هەڵەبجە کە هاوکارێکی باش بوون بۆ ئەوەی ئەمە ئیڤنتەکە بەسەرکەوتوی ببینە بەڕێوە هەڵەبجە خۆتان نەزانن شارێکە ئیشکردن تایە تۆزە زەحمەتە ویستم ئەو پرسیارە بکەم خاتم مژدە بۆچی ئەم بۆنە نێودەوڵەتیان تێدێکسی ئاشتی برایە هەڵەبجە تێدێکس ئاشتی ناوەکەی ئاشتیە خۆی وەکو بەڕەسان وتان ئەم ئیڤەنتە نێودەوڵەتیە لە هەموو شوێنەکەگرێ سەرەتا لە یەک وڵات کە کالیفۆرنیایە کردیان سەرکەوتنێکی باشیان بەدەستێنا بە ناوی تێدەوە شوێنەکانی تر وڵاتەکانی تریش حەزیان کرد هەمان ئەو سەرکەوتنە بەدەست بێن و ئەو خزمەتە بکەن بۆیە داوایان کرد هەمان ئیڤەنت بکەن ئەوانیش ئێکسێکیان پێوە کرد ئەگەر دیقەتی من لەژێر ناوەکەیە پەناسێکی و ئێکسەکراوە ئەڵێ بۆنەیەکی سربەخۆیە کە ڕێکخراوە کەواتە هەر شوێنەکە ئیزنەکە وەرەگرێت لە تەد بەسەر بە خۆی سەرپەرشتیەکە ئێمە ئەوانەی سەرپەرشتیماکردنەوە خەڵکی هەڵەبجە و سلێمانی و کوردستان بووین کە کردومانە ئاشتی ئەم ناوە زۆر جوانە هەستەکەم سمبولی هەڵەبجەیە هەڵەبجە ئێمە ئەم بۆنێمان بردە هەڵەبجە لەبەر چەند هۆکارێک یەکەم ناوی ئاشتیمان پێوە کرد بۆ ئەوەی ئەو ئامانجیەکەمان بپێکین کە تر ئەو بەرگە تاریکە لەسەر هەڵەبجە نەمێنە من لە کاتسانی دەرەوە کە ئەپرسماڵم کە هەڵەبجە بیسن چیەتە خەیاڵتە سەر کیمیا باران و جیهەساید و بزەوت بە ئەو بەرگە تاریکە نەمێنێ بۆیە ئەم ناوەمان هەڵبژارد هۆیەکی تری کە ئەم ناوەشەوەیە ئەگەر دیقەتی هەڵەبجە بن کۆمەڵی کەسانی جیاواز لە ڕووی کللتوریەوە لە ڕووی ئاینیەوە لە ڕووی بیر و بۆچوونەوە لەوێ ئەژین 5 مناڵی خانەوادەیەک بە 5 شێوازی جیاواز بیرەکەنەوە ئەژین و زۆر ئاشتیانش ئەژین ئەمە
ئەو پەیامە لە هەڵەبجە ئەمانەوێ بگەێنینە کوردستان و هەموو دنیاش بۆیە ئەم ئیڤنتە ئەبێنە ئەوێ ئەمە یەکەم ئاشتیە دووەم بوو بە پارێزگاوانیە حەقی خۆیەتی حەقی خۆیەتی گوتەوە تازە سیما پارێزگایەتی پێوە دیار بێ بۆیە ئیڤنتێکی نێودەوڵەتی یەکەم بۆنی نێودەوڵەتی بوو کە لەوێ ئەنجام بدرێت یان یەکەم بۆنی نێودەوڵەتی تایبەت بە تیدێکس بوو لێ ئەنجام بدرێت نەنا خۆی تیدێکس ئەمە لە کوردستانە دووەم دانەیە دانەیەکیان لە هەولێرە ڕێکخەرانی هەولێر تێدەکس نیشتیمان دەستیان خۆش بێ ئەوان یەکەم کەس هێنایانە کوردستان ئێمەش یەکەم کەس بردمانە هەڵەبجە و لە مێژوو هەڵەبجەیە یەکەم ئیڤنتی نێودەوڵەتیە تر بە هەموو شێوازەکانیەوە بەڵێ باشە ئەو بوارانەی کە قسەی تێدا کرا دوێنێ زیاتر چی و چی لە خۆگرتە بوو جا ئەو کەسانەیە بڵم قسەکەرەکان کە هەڵبژێراون لەسەر چ بنەمایەک هەڵبژێراون ڕەنگە کەسانی تریش هەبوو بێتنە هاوشێوەی ئەو کەسانە بەڵام ئەمان هەڵبژێردراون لەسەر چ بنەمایەک هەڵبژێراون سپاس دەکەم ئێمە لە تۆڕە کۆمەڵەتیەکانمانە فۆرمێکمان بڵاو کردوانە بۆ ماوەیەک هەرمایەوە کە کێ حەزەکە پێشنیار بکە خۆی ببێ بە قسەکەر یان پێشنیاری کەسێکی ترمان بۆ بکە ئێمە هاتین لەو فۆرمانەوە سیرمان کرد بزانین کێ شانی ئەوە بچێتە سەر شانۆی تێدەکساشتی لە هەڵەبجە پەیامێکی گەورەی هەیە بیگەێنە چکە بیرۆکەی ڕوئیای ئیڤنتەکە ئەوەیە کە بیرۆکە بڵاو کاتەوە بەڵام ئەو بیرۆکانی شایانی بڵاوکردنەوە ئەو کەسانی کاتوانن سوودیان لێ وەربگرن ئێمەش لەو فۆرمانەی کە پێشکەش کرابوون پاڵاوتنمان بۆ کردن پاڵاوتنەکەش چی بوو یەکەم چانس بدرێ بۆ کەسانەی کە لە هەڵەبجەن چونکە وتم یەک خزمەت بە شارەکە بکەین دوو هەڵەبجەیەکان ئەوەیەکێ بوو لە مەرجەکان بەڵێ چونکە هەڵەبجەکان تۆزێ دڵگرانن بەوەی ئەگەر بۆنەیەکیش بکرێ لە خزمەت کەسی هەڵەبجە و هەڵەبجە نییە بۆیە ئێمە ویسان ئەو ئامانجە بپێکین کە بەڵێ ئێمە بۆ شارێکەیە سەرەتا ئێمە بۆ خەڵکی شارەکەیە اینجا لە ساڵانی داهاتوش هەموو کوردستان بگرە هەموو دنیاتوان بنە سەر شانۆی تێدەکساشی لەوێ قسە بکەن ئەو بوارانەشی کە ئەمنۆ سپیکەرە لە خۆی گرتبوون ئێمە یەکەم جار هەوڵمانیا لە هەموو بوارەکانە کەسێک هەڵبژێرین واتە ئێوە لەسەر بنەمای بوارەکان کەسەکانتان هەڵبژار یان لەسەر بنەمای کەسەکان خۆی لە چه بوارێکایە و لە بوارێ قسە یەکەم جار بوارەکان چونکە ئێمە قسە بۆ خەڵکی گشتی یەکەین هەر کەسە لە بوارێکایە وانە بۆیە هەموو کەسێک بواری وا هەبێت چەندین کەسی تێدا بێت ڕاستە هەرچەنە سپیکەرەکان ڕێک باسی بوارەکەی خۆنەکە و باسی سەرکەوتنەکەکە لەوانەیە وەکو شانۆکارێک منیش وەکو مامۆستاک سوودی خۆمی لەبین کەسای وەکو خوێندکارێک بەڵام بوارەکان مهم بوو کە ئێمە ئەڵێن ئاشتی جیاوازی وانە کەواتە بوارە جیاوازەکانیش بەیەکەوە کار بکەن و بەیەکەوە لەسەر یەک شانۆ بن ئەمە بۆ خۆی ئاشتیە گەیانە بۆیە ئەو بوارانەی کە لە خۆی گرت بوو هەر لە شانۆگەریەوە لە کوشتتوکاڵیەوە لە قوربانیدان بۆ کۆمەڵگە و بۆ ژینگەوە لە تەکنەلۆژیاوە ئەمانە هەمووی لە خۆی گرت بوو زۆرانی تریش زۆری تریش ئەنجامدانی ئەم جۆرە ئیڤنتانە خات و مژدە یەکەم جار چ کاریگەریەکی هەیە بۆ هەڵەبجە وەکۆی کە یەکەم بۆنی نێودەوڵەتی لێ ئەنجام درا و دواتریش لە هەر شوێنێکی تر ئەنجام بدرێت چ کاریگەریەکە بێ لەسەر ئەو ناوچەیە کە تی ئەنجام بدرێت زۆر سپاس دەکەم ئێمە ویستمان هەڵەبجە بخێنە سەر نەخشەی جیهان باشە چونکە لە ئامانجەکان یەکێک لە ئامانجە سەرەکیەکان چونکە ئەو سپیکەرانەی ئەو قسەکەرانی کە لەسەر ستێج قسەیان کردووە ڕکۆرد کراوە ڤیددیۆکانیان ئەم ڤیددیوانە ئەچنە سەر وەبسایتە جیهانیەکەی تێدەکس کە زیاد لە بلیۆنێ بینەری هەیە کاتێکە قسەکەرێکی هەڵەبجە لەسەر شانۆی هەڵەبجێ و لەوێ بە بلیۆنە کەسەی بینە کەواتە ئەمە پرسیارێکەوە دوورسە بە هەڵەبجە کوێیە هەڵەبجە کامەیە چکە بەزەبێت هەڵەبجە ئەگەر لە دەریشەوە پرسیێراڵێ کیمیاباران بەڵام نا لەو کیمیابارانەوە لەو بەرگە تاریکەوە ئەو کەسانە توانیان بگەنە ڕووناکی توانیان بگەنە ئاشتی خۆیان دروست کرد ئەوە یەکێک بوو لە پێوەرەکانی تر کە ئێمە قسەکەرەکانمان هەڵبژاردووە کێن ئەو کەسانەی کە لەو نەهامەتیانەوە لە کیمیابارانەکەەوە لە گرانیەکەەوە لە کۆمەڵە ململانەی ناو شارەکەەوە توانیان خۆیان بدۆزنەوە ئامانجی خۆیان بەدەست بهێنن بۆیە ئەمانە بکەینە سەر ستەیج و ئەمانە ببن بە قسەکەر و ئەو بیرۆکانە بگەێنن بە هەموو کەس بە تایبەتی گەنج گرنگ نییە لە چ بوارێکای گرنگ نییە چێ کێشەیەگێتە ڕێت
ئیلا چارەسەرێکیان زیاتری هەیە. درستە سەرکەوتن لە بوارەکانی ژیانە پێتان وایە کە ئەو ئەرێنیە ئەو ئەکتیڤیەی قسەکەرەکان زۆر بە ئاسانی گەشت بێتە ئامادەبووان و گەشت بێتە بینەر بەدڵنیاییەوە فیدباکتان واتەوە بەدڵنیاییەوە چونکە ئەوانەی کە بینەرەکان لێو بوون قسەکەرەکان قسەیانە کردو ئەو چۆپڵە و لیانەوە ئەو ڕسمگرتنە لەگەڵیان و ئەو پێشوازە گەرمی ئەوان دەستخۆشیێکی زۆر بوو سەرەتا بۆ قسەکەرەکانمان چکە ئەوان نەهامەتێکی زۆر زۆریان چەشت تا گەیشتنە ئەوێ دووەم هەر کەسە و لە شوێنی خۆیەوە نەک تەنها ئەو بینەرانی کە لەوێ بوون دوێنێ نەک تەنها بینەرەکانی کوردستان بگرە هەموو جیهان کە کەسێک باسی قوربانیدانەکە چۆن دوو برایی لە دەستیا چۆن دوو قاچی لە دەستیا بەڵام هێشتا کۆڵی نایە هێشتا بەردەوام بوو ئەمە کە کەسێک لەو پەڕی دنیاشەوە قساکە قسانە وەرگێڕانی بۆ کرێت پاشان بڵاوکرێتەوە بۆی کە بە زمانەکانی ترێژ بڵاوکرێتەوە وەرگێڕانەکرێت اینجا چێتە سەر وەبسایتە جیهانیەکە کە کەسێک ئەم بیرۆکەیە گێنێ بیرۆکەکان جیهانین سنووردار نەکراون تەنها بۆ شارێک یا هەرێمێکی سنووردار جیهانین کە کەسێک باسی قوربانیدانەکە لەو پەڕی دنیاش کەسەکەیە قوربانییاوە بە شێوازێکی تر کە کەسێک باسی تەکنۆلۆژیاکە چۆن هەوڵیاوە بگاتە ئەو سەرکەوتنەی کە هێنایەتی کەسێک لەو پەڕی دنیاش جیهان جیهانی تەکنۆلۆژیە هەمان ئاسانی بۆ دروست بووەکەواتە هیوایەکە بۆ ئەو تۆژە توانی بەردەوام بی ئەگەر کەمچێک لە هەڵەبجە توانی بێتی لە هەموو دنیاشە توان درستە دوێنێ جگە لە ئەو چالاکی کە تایبەت بوو بە قسەکەرەکان و لە دەرەوەی هۆڵەکەش چالاکی ترتان هەبوو پێشانگای شێوەکاری کرابووانێ و خانمانی دەستڕەنگین لەوێ ئامادە بوون کارە دەستەکانی خۆیان نمایش کردبوو یعنی لەو ڕێگەیەوە توانی بوتان ئامانجێکی تر بپێکن بۆی کە هەلی کار بڕخسێنن بۆ دەستڕەنگینەکان بووان زۆر سپاس دەکەم بۆ پرسیارە بەدڵنیاییەوە ئەوە هۆکارێکی تری خزمەتکردنی تێدەکچە بە خەڵکی ئەو شوێنە هەڵەبجە بیرمان نەچێ شوێنێکە کە ئیشکردن تیا تۆزە زەحمەتە برەودان بە لایەنی مادی زەحمەترە خەڵمانیەوە زۆر دەستڕەنگینن ئەگەر شتێک لە دەرەوە ببینن یەکسەر فکرەکەی وەرەگرن بیرۆکەکە وەرەگرنوە چێ لە ماڵەوە خۆی تاقیەکاتەوە بۆیە ئێمە ئەوە لە کارشمان بۆ ئەوان ڕخساند فەرموو ئێرە شوێنی هەموو کەسێکە بەبێ جیاوازی تۆ تەنها نەک وەکو قسەکەرەگەتوانی خزمەت بکەی وەکو ئەوەی بەرهەمەکانی خۆت پێشکەش بە میوانانی ئەوێ بکەی و هەر نەکەوانش بوارەکانی تریش بۆ نمونە ئەوانەی کە قاوە بوو ئەوانەی کە نان خواردن و سپاسیانەکەین کە هاتنە ئێوە خزمەتێکیان بە میوانەکانی ئەوەش کرد بەڵێ بەدڵنیایەوە ئەو هەلی کارشمان بۆ پێشانگای شێوەکار چەند پێشانگای تیاکرابەوە شتەکان پێشانگاکە هی دەستڕەنگینی بوو شێوەکاری تیا بوو چنینی تیا بوو دروستکردنی مۆمی تیا بوو بیا ئەوانەی کە ئێستا جانتای دەستکردی خانمان و شیرینیشی تیا بوو بەڵێ باشە خات و مژدە هەڵبەت بۆنەی نێودەوڵەتی تیدێکس ساڵانێ زیاتر ساڵانە ئەنجامەدرێت بەنیازن بۆ ساڵی داهاتوو ژیان بۆ ساڵەکانی داهاتوو ئەوە کونەریتێکی لێ بکرێت تیدێکس و بۆنی نێودەوڵەتی تیدێکس لە هەڵەبجە ئەنجام بدرێت لە پلانتانە ئەوە پلانی هەمیشەیی ئێمە بە ئەوانەی کە هەمووان هاوکار بین بەیەکەوە بە دڵنیاییەوە ئەمە سەرەتایە بەڵام بەردەوامەکەی هەیە ساڵانە ئێمە بەردەوام بین بۆیە داوایەکم هەیە لەو کەسانەی ویسیان ببن بە قسەکەر بەڵام چانسی ئەوەیان نەبوو یا درەنگ پێیان وتین یان چانسی ئەوەمانەوە پێشوازیان لە بکەینە سەر شانۆی تێدەکس ئاشتی تکایە بۆ ساڵانی داهاتوو بەردەوام بن ئێمە بەردەوام بین ئێوە ئامادە بن بەسەر چاو ئەمەوێ جەخت لەسەرەوە بکەمەوە ئەم ئیڤەنتە تەنها خزمەتێک نەبوو بۆ هەڵەبجە چەند دین چین و توێش سوودی لێوەرەگرن یەکەمەوە هەڵەبجە باسمان کرد دووەم تیمەکە خۆمان ئەوانەی کە ئامادەکار بووین لەم ئیڤەنتەیە کۆمەڵی ئەزمونمان کردبوو لە ژیانمانە هاتین ئەو ئەزمونەمان خستە سەر خزمەتی هەڵەبجە و تێدەکس ئاشتی و کوردستان و ئەو خۆبەخشانەشی کە هاتن لەگەڵ ئێمە ئیشیان کرد لە زۆربەی زانکۆکانی ئەم ناوچەوە بەشدار بوون لە زانکۆی سلێمانی لە زانکۆی هەڵەبجە پۆلیتەکنیکی سلێمانی پۆلیتەکنیکی هەڵەبجە زانکۆی کۆمار و زانکۆی ئەمریکی زۆربەی خۆبەخشەکانمان لەوەم تەنانتەنێ مامۆستاشمان هەبوو لە نێوەندەکانی خوێندن ئەوانیش لەگەڵ خۆبەخشەکان تایبەت نەبوون بە هەڵەبجە نانا لە هەر لە دووەکەوە بیگرە لە ئاکرێەوە بیگرە لە خوارەوەی عێراقیش پێما بێتیایی بەڵە کۆمەڵای خوێندکارمان لە بەغدا لە کفریەوە خزمەتێک بوو بۆ ئەوان
چانسێکە کە ئەوانیش بن خولیایان لە چییە ئێمە ئەوان من لە بواری جیاواز دانابوو بۆن منە ئەوەی لە میدیایە باشە لەوێەوە خزمەتیکەرەوەی لە تەکنۆلۆژیەوە باشە ئەوە لە قسەکردنەوە باشە ئەوەی لە دیزاینەوە باشە ئێمە ئەو هەلەمان ڕخسان بۆ ئەوان بێن پراکتیزی ئەو خولیایانە خۆیان بکەن و بەهرانی خۆیان بکەن ئەمە خزمەتێک بوو بۆ ئەوان خزمەتی خانمانی هەڵەبجەکە هاتن دەستڕەنگینی خۆیان پێشکەشکرد خزمەتێک بۆ بەتایبەت و قسەکەرانەمان کە مێژوویەکی زۆر گەورەیان هەیە ومە دەکەم بەردەوام بین لە هەریەکان جێگای دەست و کاریگەری گەوریان هەبوو لەسەر کۆمەڵگە بۆیان تێدەکس چینێکی سنوورداری نەکرد بەڵکو خزمەتی زۆری نەکرد ئاشتیە لە ڕووی میوانەکانەوە خاتومشتە و کەسانی کە لەوێ ئامادە بوون ئەوانیش بە هەمان شێوە تایبەت بانکرابوون یان هەروەکو لە سەرەتا ئاماژەت پێدا کە فۆڕمتان هەبووە دابەشتان کردو ئەو کەسانە فۆڕمەکان پڕکردێتەوە کە ئەیانەوێ ئامادەی ئەو بۆنێ بن چۆن بوو ئێمە لە دیسانەوە لە تۆڕە کۆمەڵاتیەکانمانەوە فۆڕمێکمان بەڵاو کردەوە کێکێ حەزەکە وەکو میوان لەوێ بەشدار بێ و لایەنی دووەمیش بەرپرسانی حکومی و کاربەدەستانی ئەم وڵاتە بوون کە بانگەشتمان کردبوون و لەگەڵ باڵیۆزخانەکانی وڵاتانی دەرەوە ئەوانە بانگەشت کرابوون و فۆڕمەکەش هەر کەسێک ویستبێتی پڕی بکاتەوە ئێمە وەرمان گرتووە بەڵام لێرە پوینتێکمانەیە ئێمە هەموو ئەوانەمان وەرنەگرت کە فۆڕمەکەیان پڕکردەوە بەداخەوە لەبەر بچووکی شوێنەکەمان ئەبواە ئەوانیش پۆلەنمان بکردایەوە هەڵمان بژاردایە جارێکی تر ڕاستە ئێمە حەزمانە کرد میوانداری هەموو کوردستان بکەین و هەموو کەسێ بکەین بەڵام بە حکمیەوەی کە شوێنەکەمان بچووک بوو نەمانتوانی داوای لێبوردنیان لەکەین بەڵام سپاس بۆ تۆڕی میدیای کوردسات کە ڕاستە خۆپەخشی کردبوو مە دەکەم هەمومان لێەوە سودمان لێ ببینێت ئامادەبوونەکەی بۆ ساڵی داهاتوو ئومێ دەکەم بە ساڵێکی تر شوێنێکی زۆر گەورەترمان هەبێ هەڵێکی زۆر گەورەترمانە بێ ئێمە زۆر هیلاک بووین بە پرسانی هەڵەبجە زۆر هیلاک بوون تا ئەو شوێنەمان بنیاتنا کە بتوانین بۆنەیەکی وایتیا بکەین ومە دەکەم بە ساڵانی داهاتوو هەڵەبجە هۆڵێکی ئەوەنە گەورەی هەبێ پێویست بۆ پۆلەنکردن نەکات خاتومشدا لە دوای ئەم ئیڤێنتەکە دوێنێ بوو ڕۆی لە دوای ئەم ئیڤێنتەوە ئێوە چی چالاکیێکی ترتان بەدەستەوە چ پلانێکی ترتان بەدەستەوە بۆ خزمەتکردنی زیاتری شاری هەڵەبجە زۆر سپاس دەکەم ئێمە ئەو کەسانەی کە بەهرەیەکیان هەبوو پێشکەشیان کرد حەزەکەین لەو بوارانەیە یارمەتیان بین بۆن منە کەسێک جوتیار بوو کەسێک تەکنۆلۆژیای هەبوو و ئەو خۆبەخشانێک کە لەگەڵمانە بوون ئێمە بەردەوام بین لەگەڵیانە بەو شێوازە ئێمە بەردەوامی بەکار و چالاکیەکانمانەی تا ساڵێکی تر دەست پێکەین دەستەکانە خۆش بێ خاتومشدا لەسەر ئیڤێنتەکە یان بەگشتی لەسەر کار و چالاکیەکانتان چیمان باز نەکردووە پێت خۆش بێ لێرەوە باسیکەی چ پەیامێکتان هەیە زۆر سپاسدانەکەم ئێمە پەیامی سەرەتامان ئاشتیە تکایە بە یەکتری قبوڵکەین وتەیەکێ لە ئینگلیزیا من زۆر جار بەکاری ئەهێنم ئەڵێ ئێمە مەجبور نین کە یەکتریمان خۆش بوێت کە لە ئەم قسەیەکەم مانەی ئەوە نیە ڕقمان لە یەکتر بێنە خۆشویستن یا خۆشنەویستن یانی تۆ هیچ هەستێکە بۆ بەرامبەرەکەونی و ئاساییە ئێمە مەجبور نین کەسی بەرامبەرمان خۆش بووە بەڵام ئەرکە لەسەرمان کە ڕێزی لێ بگرین ئەمەیان هەڵبژاردن یەکەمیان هەڵبژاردی خۆتە خۆشویستن یا خۆشنەویستن دومیان هەڵبژاردی هیچ کەسێک نییە ڕێزگرتن ئەو ڕێزگرتنە ئیتر ئاشتەوایی دروستەکەەوە نیە درستە ئاشتەوایی تەبایی بزەوت با تۆ ئازادش ڕۆژی جیهانی ئاشتی پێکەوە ژیانیش بزەبت ئێمە هەر هەڵبژاردننی ڕۆژەکە بۆ ئەنجامدانی بۆنەکە ڕۆژێکی تایبەت بەدڵنیایەوە خۆی مانگی 5 بۆنە و کار و چالاکی زۆرە لێرە ئەگەر دیقەتی ڕۆژی ڕووناکیش بوو بزەوت تەنها خۆبەخشەکانیشمان بۆ ئەوانیش زۆر قورس بوو لەبەرەوەی تاقیکردنەوەیان هەبوو بەڵام ئێمە بەمە بەست شانزەی 5مان هەڵبژارد لەبەرەوەی ڕۆژی ئاشتیە دەستان خۆش مادوونە بن بە هیوای بەردەوامی کاری باشتر ئەنجامدانی ئیڤێنتی گەورەتر و ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بە بێەوەی کە هەڵبژاردنیەوە زۆر سپاس بۆ بەرنامەکەتان و من سپاسێکی تایبەتم هەیە بۆ سپۆنسەرەکانمان ئەوان نەبوونایە ئیڤێنتێکی وا گەورە بەڕێوەنە ئاچوو زۆر سپاس ئەتوانی ناویشیان بێنێ دەگەر بەڵێ سپۆنسەری ڕێدم کۆمپانیای ڕۆدم کریتیڤیتی پۆتان
وست ئای و تۆڕی میدیایی ڕوودا و ئەگەر هەر یەکێکیانم بیرچۆ من داوای لەوردنیان دەستەکانە خۆش بێ مادونۆن بە هیوای بەردەوامی زیاتر سپاس بۆ مژدە عادل کە بەڕێزیان یەکێک بوون لە سەرپەرشتیارانی بۆنی نێودەوڵەتی تێدێکسی ئاشتی کە لە هەڵەبجە بەڕێوەچوو بەڵێ خۆشەویستان کۆی پرۆگرامی ئەمڕۆمان پێشکەشکردن بۆ هیوایی کە توانی بێتمان سوودێک بە ئێوەی ئازیز و خۆشەویست بگەینێ کاتێکی خۆش بۆ گشت لایەکتان هەمیشە لەش ساح و تەندروست بن خواتان لەگەڵ